دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو ڕێبەرێکی هەڵکەوتووی پڕ لە شانازی گەلی کووردە کە کەمنین ئەم خاوەن هەڵوێستانەی کە لەو بڕوایەدان ئەگەر هەتا ئێستا زیندوو بووایە بارودۆخی نەتەوەی کورد بە شێوازێکی دیکە دەبوو. دکتۆر قاسملوو حیزبی دموکراتی کوردستانی ئێرانی لە قۆناغێکی مێژووی زۆر هەستیار بە بیر و ئەندێشەی گەشەخوازانەی خۆی ڕێبەری کرد. شەڕی سارد، دنیای دووجەمسەری، 8 ساڵ شەڕی نێوان ئێران و عێراق، تێکەڵچوونی دوو ئێدۆلۆژی گەورەی سەدەی بیستەم، هێژمۆنی ئێدۆلۆژی پاوانخوازی کۆمۆنیستی لە ناوچە و ڕوخانی ڕژیمی پاشایەتی، تایبەتمەندیەکانی سەردەمێکن کە دکتۆر قاسملوو بزوتنەوەی میلی دیموکراتیکی نەتەوەی کوردی ڕێبەری دەکرد. دکتۆر قاسملوو ڕێبەرێکی خاوەن ئەندێشەی تایبەت بەڵام یەکانگیر لەگەڵ بارودۆخی هەرێمەکەی بوو. سۆسیالیزمی دیموکراتیک گرنگترین بیردۆزی و پەرتووکی کوردستان و کورد گرنگترین بەرهەمی ڕێبەری گەلی کورد دکتۆر عەبدوڕەحمان قاسملووە. عەبدوڕەحمان قاسملوو لە شەوی یەڵدای ساڵی 1309 هەتاوی بەرامبەر لەگەڵ 22 دێسامبری 1930 زاینی لە بنەماڵەیەکی مڵکداری دەوڵەمەند و لە یەکێک لە گوندەکانی سەربەشاری ورمێ چاوی بەژیان هەڵێنا. قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندی لە شاری ورمێ و پاشان لە تاران کۆتایی پێهێنا. هێشتا مێرمنداڵێک بوو کە لەگەڵ پرسە سیاسیەکان ئاشنا بوو بیری ئازادی خوازانە لە زەینیدا سەری هەڵدا. دکتۆر قاسملوو لەم پەیوەندیەدا لە پەرتووکی 40 ساڵ خەبات لە پێناو ئازادی لە لاپەڕەی 61-62دا پاش باسکردن سەبارەت بە سەردانی 30 کەس لە داژدەداران و بەرپرسانی خێڵە کوردەکان بۆ باکوو لەسەر بانگهێشتی دەوڵەتی سۆڤێت دەنووسێت: هەرچەند من ئەو کات تەمەنم 11 ساڵ بوو، بەڵام هەروەک زۆربەی منداڵانی ئەو کات سیاسەت سەرنجی ڕاکێشام. باوکی من یەکێک لە ئەندامانی ئەو هەیئەتە بوو. لەبیرمە کاتێک باوکم لە باکوو گەڕایەوە چەند فەردە قەند و تفەنگێکی تاپڕی لەگەڵ خۆی هێنابوو. وا دیار بوو کە ڕووسیەکان قەند و تفەنگیان وەکو دیاری بە تێکڕای ئەندامانی هەیئەتدا بوو. بە تایبەت قەند بایەخی زۆر بوو چونکە لەو سەردەمە لە ئێراندا گران بوو و دەست نەدەکەوت. ئەو کارە بۆ من زۆر سەرسوڕهێنەر بوو. لە بنەماڵەی ئێمەدا براکانم و مامۆزاکانم کە لە من گەورەتر بوون باسییان لەوە دەکرد کە باوکم هاوڕێ لەگەڵ چەند کەسی دیکە چۆتە باکوو هەتا ماف و ئازادی کوردەکان وەربگرن. هەر بۆیە ڕاشکاوانە لە باوکمم پرسی: ئەدی مافی کوردان چی لێ هات؟